نا بەدیاری کوردی خستە جەژنی تازەی بەهاری. میوانە خۆشەویستەکان، بینەران، جۆگرانی ئازیز، شوانە شوانە، هەرە لەیلێ، زولەیخا، ئازیز بەهارە و چەندەها گۆرانی تر. کێ هەیە گوێ لێ نەبوو بێ؟ بەڵێ هەموومان گوێمان لەو دەنگە بە سۆزە بووە. ئەو دەنگە بە سۆزە لە پاش ماوەیەکی دوور و درێژ گەڕایەوە. ئەو دەنگە بە سۆزەی کە گەڕایەوە وا هەنگاوە پیرۆزەکانی ئەنێتەوە بۆ بەرەو پێشەوە چوونی هونەر. هەرچەندێ تەندروستی باش نەبوو، بەڵام بڕیاریدا کە بەشداری بکا لەم ئاهەنگەدا و ئێمەش بە خێراتنێکی گەرمی لێ ئەەکەین و هەوڵی داوە چەند گۆرانێکی تازەمان پێشکەش بکات، بەڵام لەم ئاهەنگەدا بە یادی کۆنەوە هەرە لێمان پێشکەشەکات. ئێستاش فەرموون لەگەڵ ئێوە و دەنگی بەسۆزی مامۆستا شەماڵ سایب.
خوام جاش وراوا ليلي لريق خوام جا وراوا دماري خوشا ويا دم كروا يا دم كروا يا دم كروا جاري بو بيك يا سريك ما